براینە لە خەو هەڵسن بەیانە زەمانی هەوڵ و علم و حورژیانە. هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. لە کەشێکی ساردا بە بەیانیەکی زوو هێشتا کاتژمێر 6 بەیانی نەبووە. هێشتا کەڵەشەرەکان خەریکی قوقەن بۆی کە خەڵک بەخەبەر بێنن هاتووینەتە کەلار. لە کەلاریش هاتووینەتە جادەی جەڵدەکە. ئەم شەقامەی کەمنی لەسەر وەستاوم لە ناو شاری کەلارە ناسراوە بە جادەی جەڵدەکە. بۆ لەبەرەوەی کە خەڵک دێتە ئێرە بۆ وەرزشکردن بەیانیان زوو و ئێواران بۆی کە تووشی جەڵدە نەبێت. بەدەسەڕاستی من لە خۆشخانەیەکی دووسەقەلۆرەی لێ و لە دەچە چەپی منیش بە ڕێبەرایەتی گشتی ئاسایشی گەرمیانە. ئەگەر بێت و خەڵکی کەلار بە باشی ئەو شەقام بەکاربێنن ئەوە ئیتر هەرگیز پێویستیان بەوە نییە کە ئەو نەخۆشخانە دووسەقەلۆرەیە تەواو بکرێبۆیان، چکە پێویستیان بە ڕۆشتە نەخۆشخانە نابێت. و هەروەها ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی تەندروستیشیان لە سەلامەتیە بێت. ئەم دووەڵقەی بەرنامەی چارە تایبەتە بە بێجوڵەی و مەترسیەکانی بێجوڵەیی لەسەر لەشی مرۆڤ و خەتەرناکیەکانی بۆ تەندروستی، هەم بۆ تەندروستی جەستەیی و هەم بۆ تەندروستی دەرونی مرۆڤ. بینەرمان بن بۆی کە بزانن نەجوڵان چ مەترسیەکی هەیە. هەتاو کاتی دەست بە بەرنامەکە ئاکەین لەم کەشە ساردەیە بینەری ئەم ئەنیمەیشنە من دەربارەی مەترسیەکانی نەجوڵان و لەگەڵتان بەردەوامە. تەمان دکتۆر من ینی کەمتر ماوەیەکی زۆرە دابڕاوم، بەڵام بە بۆنەی بەرنمەکەیەوە کەیسە حەزم کرد باسی وەرزش بکەم و سوودەکانی وەرزش من جگەلەوەی کە بە شێوەیەکی عەلمی پێی نەگەیشتوم مەبەستم لەوەیە کە وەرزشکارێکی ڕەسمی نیم لە ناو ساحا من، بەڵام وەرزش تەنیا ئەکە مەچمە ساحای یان بەیانیانە ئێوارانە هەر کاتێکم هەر کاتێک کە دەرفەت بە گوێرەی کاتەکانی من بگونجێ خۆم دێمە ساحای یان ئەڕۆم لە شوێنێکە لە شوێنێکی ئەوە کە ئێستام شوێنە پێی ناسراوە لە ناو کەلارە ناسراوە بە ساحای جەڵدەک ڕێگای جەڵدەکە کە هەموو خەڵک ینی بۆتە نەریت خەریکە وای لێتێ ئەوەی وەرزشنەکە عیبە، جاران وانە بوو، جاران ئەوەی کە وەرزشی کردایە پێی شەرم و بیدایەت و ئافرەت بووین ئەهاتین بۆ ڕێکردن بۆ تەندروستی خۆمان. وەزنمان زۆر بوو، منەوە و 4 کیلۆ بووم، هەر بم ڕێکردنە خۆم دابەزان کەم زیاومان نەکرد بووینە 27 ژن. 3 ساڵە لەسەر ئەم بەرنامە بەردەوامی ئینشەڵا بە ئیزنی خوا. جادەی جەڵدەکەی پێڵێن ئەیتر وەڵا لەبەر ئەوەی تر ئەم خوشکمە 3 مانگ ڕێکرد حەبی چاورینەوە خوارد، حەبی زەختینەوە خوارد، ئەو نە تەندروستی باش بوو. ئیتر وەرزش خۆش دەزانی وەرزش شتێکی زۆر باشە، هەم بۆ زەخت، هەم بۆ شەکرە، هەم بۆ چاوری، هەم بۆ کێش دابەزاندن. وڵا بیدایی لە جەیرانی خۆشما و ژنێتراویش توژنی پوزایەکمە خۆیزایەکم و هاتین بۆ گەڕیان ئیسە بیدایی هەرمون جەیرانی خۆشمین تێن وە گەرما و سەرما و بۆ تەندروستی خۆمان تێن و 3 مانگی ڕێک بەخوا من گەڕیانم کرد تامی حەبێکی چاوری و زەختم نەکرد، تەندروستیم زۆر باش بوو. مانگی وازمان یاوریش هەم دەستمان پێ کردێتەوە لە پەنای خوا و